ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. بەرزڕاگرتنی یادی محەممەد مهدی کەرەمی و ماشەڵڵا کەرەمی لە شاری سنا، ڕاگەیاندنی چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران، مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی کەرەج، نەبوونی دەرمان بۆ تووشبوانی نەخۆشیە تایبەتەکان لە پارێزگای ورمێ، ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی دەست بەسەرکراو لە دیواندەرە، کوژرانی دوو پەنابەری مەریوانی لە فەرەنسا، کۆچی دوایی دایە فەراسەت جەعفەر قشلاقی دایکی سێ گیان بەختکردووی کۆمەڵە لە شاری سنا، خۆپیشاندانی خەڵکی شاری وان دژ بە دەوڵەتی تورکیا، کۆبوونەوەی کێشاوەرزانی ئەردەکان دژ بە نەدانی هەقاوە، ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی ئازادی چابەهار دژ بە دەوڵەت و بانگەوازی یەکێتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆنداران و شۆفێرانی ئێران بۆ مانگرتنی گشت. بەرزڕاگرتنی یادی محەممەد مهدی کەرەمی و ماشەڵڵا کەرەمی لە شاری سنا. ڕۆژی شەمە 24 سەرماوەزەی 1403 کۆمەڵێک لە کچان و کوڕانی شۆڕژگەڕی شاری سنا چالاکیان بۆ ڕێزگرتن لە یادی محەممەد مهدی کەرەمی و ماشەڵڵا کەرەمی باوکی دادخوازی ئەنجامدا کە ئێستا لە زیندانە. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی محەممەد مهدی کەرەمی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینا و ماشەڵڵا باوکی دادخوازی ئەو هەمیشە زیندووە وێڕای ڕێزلێنان لە یاد و فیداکاری هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. چالاکوانانی شاری سنا بەوتنەوەی دروشم خوازیاری ئازادی ماشەڵڵا کەرەمی و هەموو بەندکراوانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای سێدارە بوو. ڕاگەیاندنی چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران. ڕۆژی شەما 24 سەرماوەزی 1403 861 کەس لە دادخوازانی ئێران، چالاکانی مافیژنان، پارێزەران، چالاکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی، بریندارانی شۆڕشی ژینا و خەڵکی ئازادی خواز لە ڕاگەیاندنێکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە موڕادی و هەموو بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئێعدام بوون. واژۆکارانی ئەو ڕاگەیاندنە داوایان لە خەڵکی ئازادی خوازی ئێران کرد پەیوەست بە کارزاری هەڵوەشانەوەی سزای ئەعدامی بەندکراوان بە تایبەت زیندانیانی سیاسی بن و پەتیشنێک کە ئامادەیان کردووە واژۆی بکەن. چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ ڕایانگەیان پەخشان عەزیزی و وریشە موڕادی دوو چالاکی مەدەنی بوون کە دژ بە تۆرۆریستانی داعش خەباتیان کردووە و بەرگریان لە مرۆڤایەتی و مافی ژنان و منداڵان کردووە. دەستگای قەزایی کۆماری ئیسلامی وێڕای هەبوونی بەڵگەی بێتاوانبوونی پەخشان عەزیزی ئەو چالاکە مەدەنیەی بە ئێعدام مەحکوم کردووە و ناوەندە ئەمنیەتیەکان گوشاریان بۆ دیوانی باڵای وڵات هاوردووە ئەو بەندکراوە بێتاوانە لە سێدارە بدەن. ئەو بۆنەوە داوا لە هەموو چالاکانی سیاسی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن هەوڵەکانیان بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی ئەو دوو بەندکراوە بخەنەگڕ و ڕێگە لە بەڕێوەچوونی حکومەکەیان بگرن. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی کەرەج. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەندکراوێکی سیاسی خەڵکی سنا بە ناوی سامان محەممەدی خەیارە بە مەبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان بۆ بەندی تاکە کەسی زیندانی قزل حساری کەرەج ڕاگوێزراوە. سامان محەممەدی خەیارە لە کاتی دەستبەسەرکراندا تەمەنی 19 ساڵ بووە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی محاربە لا ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نێرەکانی ڕژیم بە ئێعدام مەحکوم کراوە. ناوبراو لە ماوەی 15 ساڵ بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و مافی مرەخەسی بێپەش بووە. ڕۆژی ڕابردوو خوشکی ئەو بەندکراوە سیاسیە لە ڕێگەی پەیامێکی دەنگیدا داوای لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد کە بچن بە هانایەوە و ڕێگە لە جێبەجێکردنی حکومەکەی بگرن. نەبوونی دەرمان بۆ تووشبوانی نەخۆشیە تایبەتەکان لە پارێزگای ورمێ. بنەماڵەی تووشبوانی نەخۆشیە تایبەتەکانی پارێزگای ورمێ بەدەست کەمی دەرمان ناڕازین و دەڵێن بەڵێنەکانی دەوڵەت بۆ دابینکردنی دەرمان جێبەجێ نەبووە و گیانی ئازیزانیان لە مەترسیدایە.
بەپێی ئامارە حکومیەکان 4689 توشبووی نەخۆشیە تایبەتەکان لە پارێزگای ورمێ بوونیان هەیە و 492 کەسیان نەخۆشیەکانیان دگمنە و دەرمانی نییە. بەڵام چەند دەرمانی نایاب هەن کە دەتوانن ماوەی زیندووبوونیان درێژتر بکەنەوە. جگە لە نەبوونی دەرمان، ژێرخانی پێویست بۆ هەندێک لە نەخۆشیەکان لە پارێزگای ورمێ نییە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە تەندروستی خەڵک نادەن. ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی دەستبەسەرکراو لە دیواندەرە. چارەنووسی شارۆمەندێکی دەستبەسەرکراوی خەڵکی دیواندەرە بە ناوی ئەمیر محەممەد خانی پاش ڕەفاندن لەلایەن هێز ئەمنیەتیەکانی ئەو شارە بە ناڕوونی ماوەتەوە. ئەمیر محەممەد خانی ڕۆژی چوارشەمە حوتی سەرماوەزی 1403 لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی دیواندەرە بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لە ماوەی 17 ڕۆژی ڕابردوودا بە دوواداشوونی بنەماڵەی ئەو بەندکراوە ئاکامێکی نەبوو هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستانیە. کوژرانی دوو پەنابەری مەریوانی لە فەرەنسا. ڕۆژی شەمە 24 سەرماوەز دوو پەنابەری خەڵکی مەریوان بە ناوەکانی هادی و محەممەد بە دەستڕێژی پیاوێکی فەرانسەوی کوژران. بەپێی زانیاریەکان ڕووداوەکە لە ناوچەی دانێخک لە فەرەنسا ڕوویدا و ئەو دوو پەنابەرە کووردە لە خێوە تێکدا بوون کە پیاوێکی فەرەنسەوی بە چەک هێرشی کروتە سەریان و وێڕای کوشتنی ئەو دوو پەنابەرە چەند کەسی دیکەیشی بریندار کردووە. سەرچاوەکانی هەواڵ لەو بارەوە ڕایان گەاندووە کە هادی و محەممەد بەنیاز بوون خۆیان بگەێنە بریتانیا، بەڵام ئەو ڕووداوە دڵتەزێنە ڕوویدا و لەو ڕێگەدا گیانیان لەدەستاوە. کۆچی دوایی دایە فەراسەد جەعفەر قشلاقی دایکی سێ گیان بەختکردووی کۆمەڵە لە شاری سنا. ڕۆژی شەمە 24 سەرماوەزی 1403 دایە فەراسەد جەعفەر قشلاقی دایکی سێ پێشمەرگەی گیان بەختکردووی کۆمەڵە بە ناوەکانی پرشنگ، پەروین و نەسرین ڕۆستەم گورجی لە نەخۆشخانەی کەوسەری سنا کۆچی دوایی کرد. ڕۆژی یەکشەمە مەراسمی ئەسپەردەکردنی بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە لە گۆڕستانی بەهەش محەممەدی بەڕێوچوو. دایە فەراسەد یەکێک لەو دایکە خۆڕاگرانەی شاری سنە بوو کە سێ جگەرگۆشەکەی لە نێو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵای گیانیان بەخت کرد و وەکو هەزاران دایکی جگەر سوتاوی کوردستان خەم و ئازاری لە دەستانی ڕۆڵەکانیان کردە بڕکانی قین و نفرەت لە کۆماری ئیسلامی. هاوڕێیان پرشنگ، پەروین، نەسرین سێ کچی لێهاتوو ڕەچەشکێن بوون و لە هەرلومەرجێکی هەستیاردا ڕوویان کردە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و گیانیان لە پێناودا بینکردنی دنیایەکی ئازاد و یەکسان بۆ خەڵکی کوردستان بەخت کرد. لەلایەن هەموو پێشمەرگە و کادر و ئەندامانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانەوە هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵە کە سوکار و دۆستانی ئەو بنەماڵە شۆڕژگەڕە دەرەبڕین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت.
خۆپیشاندانی خەڵکی شاریوان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی شەمە 24 سەرماوەزی 1403 خەڵکی شۆڕژگەڕی باکووری کوردستان لە شاریوان دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان خۆپیشانداریان کرد. هاوکار لەگەڵ هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورکیا و گروپە تروریستیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر شارەکانی ڕۆژاوای کوردستان و گیان بەختکردنی دەیان کەسی مەدەنی خەڵکی شۆڕژگەڕی باکووری کوردستان لە چەند شار ڕژاونەتە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان و کۆتایی هێنان بە داگیرکاری لە ڕۆژاوای کوردستان بوون. چالاکانی سیاسی و مەدەنی باکوور و ڕۆژاوای کوردستان ڕایان گەیاندووە کە دەوڵەتی تورک ئامادەکاری بۆ داگیرکردنی کۆبانی دەکات. هەر بۆ بۆنەوە داوا لە کوردانی هەر چوار پارچە و دەرەوەی وڵات دەکەن بە هەر شێوەیەک دەتوانن ڕای کۆمەلگای جیهانی بۆ پێشێلکاریەکانی تورکیا ڕابکێشن و ڕێگە لە جینۆسایتی خەڵکی مەدەنی بگرن. کۆبوونەوەی کێشاوەرزانی ئەردەکان دژ بە نەدانی حەقاوە. ڕۆژی شەمە 25 سەرماوەزی 1403 کێشاوەرزانی شارستانی ئەردەکان لە پارێزگای گێست دژ بە نەدانی حەقاوە لە بەردەم فەرمانداریە و شارەدا کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کێشاوەرزانی ئەردەکان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا و نەدانی حەقاوە ناڕازین و دەڵێن سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی زەرەری زۆری لێداون. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداریدا خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانەوە. ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی ئازادی چابەهار دژ بە دەوڵەت. ڕۆژی شەمە 24 سەرماوەز شارۆمەندانی دانیشتووی ناوچەی ئازادی چابەهار لە ئاز داگیرکردنی زەمینەکانیان لەلایەن دەوڵەتەوە ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی حالڤەش بەرپرسانی ڕژیم ڕۆژی ڕابردوو سەردانی ناوچەی ئازادی چابەهاریان کردووە و دانیشتوانی ئەو ناوچە کە زەمینەکانیان لەلایەن دەوڵەتەوە بۆ لێدانی پرۆژەی ماکران داگیرکراوە ناڕزایەتیان دەربڕیوە. خۆپیشاندەران ڕایانگەیان دەوڵەت بە بیانووی لێدانی پرۆژەی تجاری و گەشتیاری مەکران زەویوزاری خەڵکی داگیر کردووە و لە جیاتی قەرەبووکردنەوەیان زەویەکانی بە کەسانی غەیرەبوومی داوە. بانگەوازی یەکێتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆنداران و شۆفێرانی ئێران بۆ مانگرتنی گشتی. ڕۆژی شەمە 24 سەرماوەز یەکێتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆنداران و شۆفێرانی سەرانسەری ئێران لە بانگەوازێکدا داوایان لە هاوپیشەکانیان کرد بۆ ڕۆژی 26 سەرماوەز پەیوەست بە مانگرتنی گشتی بن. لە بانگەشتنامەکەی کامیۆنداران و شۆفێراندا هاتووە چواردەیە نادادپەروەری و سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی و بایەخنەدان بە کێشەکانی وڵات، معیشەتی شۆفێران و سیستمی گواستنەوەی کاڵای لە سنووری مایەپوشبوون نزیک کردووەتەوە. گرانی لە ڕادەبەدەر، کەمی سوتەمەنی و سەرش نەدان بە مافەکانیان دۆخەکەی قەیراناوی کردووە. دابەشکردنی نادادپەروەرانەی بار، ناڕوونی لە نرخی کرێبار و بڕیاری هەڵەی بەرپرسانی ڕژیم هێز و هیوای بۆیان نەهێشتووە و ئەگەر چارەسەرێکی بۆ نەدەستنەوە داهاتووی خۆیان و بنەماڵەکانیان دەکەوێتە مەترسیەوە. بۆ بۆنەوە داوا لە هەموو هاوکارەکانیان دەکەن ڕۆژی 26 سەرماوەز پەیوەست بە مانگرتنی سەراسەری بن و دەنگی مافوازی خۆیان بەرز بکەنەوە. پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی تەبەز بە کارزاری سێشەمانەی نابۆیەدا. ڕۆژی شەمە 24 سەرماوەز بەندکراوانی سیاسی زیندانی تەبەز لە بەیاننامێکدا ڕایانگەیان کە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە پەیوەست بە کارزاری نابۆیەدام دەبن. بەپێی زانیاریەکان کارزاری نابۆیەدام ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەسێنێت و تا بە ئەمڕۆ بەندکراوانی سیاسی 26 بەندیخانەی ئێران پەیوەست بەو کارزارە بوون. بەندکراوانی سیاسی سێشەمەی هەموو هەفتەیەک بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە لە خواردن مادەگرن و داوا لە هەموو بەندکراوانی دیکە دەکەن پەیوەست بەو کارزارە بن و هەنگاوێک بۆ ڕزگارکردنی دەیان زیندانی دیکە هەڵبگرن. هاوکار لەگەڵ بەندکراوان ئێران چالاکانی سیاسی دەرەوەی وڵاتیش سێشەمەی هەموو هەفتەیەک لە بەردەم نوێنەرایەتیەکانی ڕژیم لا وڵاتانی ئەوروپایی خۆپیشاندان دەکەن و هیوایان ئەوەیە بتوانن ڕای کۆمەلگای جیهانی بۆ ئاماری بەرزی ئەنجامەکان لە ئێران ڕابکێشن. و دوا هەواڵمان سەبارەتە بە دەستبەسەرکردنی پەرست و ئەحمەدی و دوو موزیکژەنی گروپەکەی لە مازەندەران.
میلاد پەناهیپور پارێزەری دادگستەری ڕۆژی شەمە 24 سەرماوەز لە وتووێژێ لەگەڵ کاناڵی هەواڵێری ئیمتداددا ڕایگەیاند پەرستوو ئەحمەدی گۆڕانیبێژی کۆنسرتی کاروانسەرا و دوو موزیکژەنی گروپەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێی زانیاریەکان سوهەیل فەیقە نەسیری و ئەحسان بەریقدار دوو موزیکژەنی گروپی کاروانسەرا هاوڕێ لەگەڵ پەرستوو ئەحمەدی پاش بڵاوکردنەوەی کلیپەکەیان لە یوتیوب لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون و دەستگای قەزای ڕژیم پەروەندەی بۆیان ساز کردووە. دەست بەسەرکرانی ئەو سێ هونەرمەندە دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەلگای جیهانی بەدوای خۆی داهێنەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ خوازیاری ئازادی هەر سێکیان و کۆتایی هێنان بە سەرکوتی سیستەماتیکی ژنان لە ئێران بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانی ڕۆژی یەکشەممەتان پێشکەشکرا هەرشاد بشن.